بەشدار بن نەک بەوەش دکتۆر عەبدوڵڵا ئیشارەتی پێدا ئەسڵەن کارتی حزب بوون و حزب نەبوون ئەوان ئەیدەن بە خەڵک ئەڵێ ئەو فڵان کەس کە مادام لەگەڵ ڕێی من نییە ئەسڵەن حزب نییە یعنی ئەمە گرفتەکەیە ئەلێرە بۆ پارتیش ڕاستە بۆ پارتی پارتیش قەناعەتی وایە ئەو قسەیە ئەو بەو لایەنە سیاسیانەی وتووە کە لەگەڵ دەنگی ئەو نەبوونە لەگەڵ دەنگی پارتی بوونە دەنا ئەو کەسە نییە یا لەو مستەوایە نییە کە بتوانێت ئەمە پارتی دیموکراتی کوردستان و هەموو حزبەکانی تریش بڵێ حزبێک ئێستا لە ئەنجامی دەنگدان ڕێژەی بەرز بۆتەوە یا ڕێژەی کەم بۆتەوە یا لە ئەنجامی ئەو گرفتە نێوخۆیانەی کە لە خۆی هەبووە لایەک لێ جیابەتەوە یا لایەک لێ جیا نەبووەوە تۆ ناتوانی ڕابردووەکەی خەباتەکەی و ئەو دەنگەی کە ئێستا لەگەڵیەتی زەربی سفریکەی بۆ چکە لە سیستەمی دیموکراتێتی نوێیە یەک دەنگیش بۆ خۆی دەنگە و پێویستێک گوێی لێ بگیرێ ئەمە ڕای دروستی پارتی دیموکراتی کوردستانە و من بۆ خۆم ئەمە بە سازانی حزبی سیاسی نێوان پێنج لایەنەکەی ئەزانم بە سازانی نیشتیمانی نازانم ئەگەر لایەنەکانی تر بەشدار بن لەگەڵمانە و گفتوگۆیان هەبێ و ڕەئیان هەبێ و بێن بڵێن ئەمە ڕێی ئێمەیە و گوێیان لێ بگیرێ ئەو کاتە سازان تو ئەتوانی بنەی ناوی سازانی نیشتیمانی باشە ئەمڕۆ لە پاش کۆبوونەوەکەی مەسعود بارزانی لەگەڵ لایەنەکاندا بەیاننامەیەک بڵاوکراوەیەک یاخود ڕاگەیەندراوێک دەرکرا باز لەوە دەکات کە لە خاڵی یەکەمدا ئاماژەی بەوە کردو کە دەبێت ئەم بابەتە بە پرسێکی نیشتیمانی وەربگیرێ و لە نێوان لایەنەکاندا یەکلا بکرێتەوانێ ئەمە بۆ خۆی جۆرێک لە ئاماژە نییە بۆ ئەوەی کە ئەو بڕیارەی ئەنجومەنی شورا کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ئەوە تا بۆ خۆتۆ پشت بەست بەو بابەتە دەڵێ ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان لە کارەکانی بەردەوامە ئەگەر دەربڕینەکەم تەواو بێ حساب نەکردنە بۆ ڕائەکەی ئەنجومەنی شورا هەروەها لە خاڵی شەشەمیشدا یعنی لە شوێنێکدا ڕەنگە کاک دکتۆر عەبدوڵڵا باشتر بزانێ هەر ئاماژە بەوە دەکات کە هەوڵێک هەیە بۆ ئەوەی بە دیاریکراوی ئەڵێ بەردەوامیان قەیرانە و کارکردن بۆ دروستبوونی فەراغی یاسایی واتە هەوڵێک هەیە بۆ دروستبوونی فەراغی یاسایی و تەنانەت جۆرێک لە خوێندنەوە هەیە بۆ ئەو دەربڕینە بۆی کە ئێمە هێشتا 6 ڕۆژەیە کە لە دوای چۆڵبوونی شوێنەکەەوە دەچێتە لای سەرۆکی پەرلەمان دەسەڵاتەکان یاخود ئەرکەکان لە دوای ئەوەوە فەراغ دروست بێ ئەمانە هەموو ئاماژەنین بۆ ئەوەی ڕائەکەی ئەنجومەنی شورا جێمتمانە نییە یان باوەڕ پێکراو نییە لانی کەم لە لای مەسعود بارزانی لە لای بەڕێز سەرۆکی هەرێم ئەو بڕیارە ینی ساری مەفعولە و ڕێز لێگیراوە ئەوە شتێک نییە کە ئێمە لێرە مناقەشەی بکەین بۆ لە تەقسیمی لە دابەشبوونی دەسەڵات سێ نوع دەسەڵات هەیە دەسەڵاتی یاسادانان هەیە دەسەڵاتی جێبەجێکردن هەیە و دەسەڵاتی دادوەری هەیە عادەتەن کاتێک کە دەسەڵاتەکان گرفتیان ئەبێت دەسەڵاتێک ئەبێت بێت لە بینی ئەم دوو دەسەڵاتە بڕیارەکان بدات بەپێ ئەو حاڵەتێک کە هەیە دەسەڵاتی قەزایی نە بەشێکە لە دەسەڵاتی جێبەجێکردن نە بەشێکە لە دەسەڵاتی یاسادانان بۆیە کە کاتێک ئیستعانەی پێ ئەکرێ ڕای خۆی دەرەبڕێ پێویستە ئێمە هەموو بزانین کە بڕیارەکان یا فتواکان خۆی ئەبێ وا بڵێن لە ڕووی قانونیەوە فتواکانی مەجلیسی شۆرای هەرێم لە ڕووی قانونیەوە کە ئێمە باسی لێوە ئەەکەین بڕیارەکان باتە بات یعنی نهائیە بات یعنی قابلی تەعن نییە ناتوانانی تۆ تعنی بکەیت قرارەکانی ئەمە خاڵێک بەنسبەت مەجلیسی شۆرای هەرێم بەڵام ئەو خاڵی کە ئێمە مەسەلە لەم مۆزوع حساب نەکردنە بۆ بڕیارەکە حساب نەکردن نییە یەکەم پارتی دیموکراتی کوردستان و بەتایبەتی سەرۆکی هەرێمی کوردستان جاری وایە بێ ئەوەی کە ڕێی پارتیش لە پێناوی سازانی نیشتیمانی لە پێناوی یەکدەنگی و یەکڕیزی ئەم وڵاتە جاری وایە پارتی دیموکراتی کوردستان ڕێی لەسەر شتێک بۆ بەڵام سەرۆکی هەرێم هەوڵی داوە ئەو ڕایەش وەکو پێویست وەرنەگرێ بەڵکو ڕێیەکانی تر بۆ نمونە ئەگەر ئێمە بڵێن حساب نەکردن بێ کاتێک کە پەرلەمانی کوردستان لە خولی پێشووی خۆی دەستوری تەواو کرد دەنگی پێدا تەنها یەک ئەندامی پەرلەمان لە کۆی 97 ئەندام پەرلەمان تەنها دکتۆر نوری تاڵەبانی دەنگی بەو دەستورە نەدا ئەویش بۆ لەبەرەوەی بەڕێزیان بۆیە ناویم هێنا بەڕێزیان پرۆژەیەکی تری هەبوو بۆ دەستورەکە بە کۆی دەنگی پەرلەمان ئەتوانین بڵێن ئەو یەک دەنگە ناڕازی ئەویش لەبەرەوەی بەڕێزیان پرۆژەیەکی تری هەبوو بۆ دەستوری هەرێمی کوردستان هەمووی دەنگیان پێدا ئەبوایە بچوایە بۆ ڕێفراندۆم بەڵام ئەبینین لە پێناوی یەکڕیزی جارێکی تر پارتی دیموکراتی کوردستان ئەو دەستورەی گەڕاندەوە بۆ ئێستاش پارتی لە پێناوی ئەوەی کە ئێمە بتوانین من دەمەوێت